الو كاغا يبتوني ساعة كم يتوكوي باشي برا ساعتت ساعة كم كاغا يب خبرك معنا سريع وبيجش وتم بزانم لزاري خوتو دواي أوا بلين والله نار راستو من قادر نادرة باش كان قادر نادر تاشي سباس رستي كاغا يب وزوتا فرساوان باشي والله باش كاغا يب تاكا قالوا تن روجي رابردودا لواي حفتو هش سر بإيوه وايا نا عفتو سي إيه با معاشتان ندایت ئەو خەڵکانەی کە هەویان نەبردیە برم بەڵگەیان نەهینایە بە ڤیدیۆیان بە ڕسم کە دەنجیاندا لە ئینتخاباتی پێشوو تا چەند ڕاستە ئەو شتە؟ والله شتە ڕاست نییە یەک دوو مەسەرەن کابرا کە پێشمەرگەی لە کەرەمە خۆ دەبی کارتی دەنگدانی هەبی بچی دەنگ بدە وایە یان نا قەی ناکە دەنگ بدا بەس ئەو ئازادە دەنگ بدات بە چێ نییە دەزانی چۆنە کاکە مەسەرەن ئەوانەی لە کەرەمە ئەوانە کابرا دەبی کارتی دەنگدان هەبی یەک لە پێش هەموو شتێک ئێستا کە ئەوەی دێت تاعین دەبی ئەوەی لە لای خۆمانە مەسەرەن کابرا دەبی کارتی دەنگدان هەبی ئەو جەیان ڕەوی دەستی دەنگ دەداتە پاسۆک هیچ مشکلە نییە لە کەرەمە بەس دەبی کارتی دەنگدانەکەی هەبی بەس ئێوە داواتان لێ کردیە پێم ببێنن بۆ ئەوی بزان دەنگتان بە چێدایە یعنی خەڵک ئەوە دامان کاگەی لێرە خەڵک لە هەموو دنیا ئازادە دەستە دەنگدان ناستە دەنگدان ناتوان ئەنگۆ ئجباری بکەن بڵێن ئێڵە دەبیچێ دەنگدان و لە دەنگدان بچی دەنگ بەو دووری کادیرەی ئێمە بدەیت ناوەڵە شتیوالە نەبەزەوەی کارتی دەنگدانی نەبی دەبی بچی کارتی دەنگدانی بینی و تەواو هەر ئەوەیە نایسی دی لەگۆڕێت بەس لۆ معاشیان بەس لۆ معاشیان نادەنێ یعنی ئەوە لەسەر باشە تو ئێستا لە دائیرەشی ئیش دەکەی لە دائیرەشی دەکرێت نفوست نەبی جنسی عێراقیت نەبی کارتی دەنگدانێت نەبی بابا دەبێت تەبیعیە خەڵکە بڕوای بە دەنگدان دەبێ معاشی ماڵ و منداڵی دەستکەی کاگەیوب کاکە معاش حجز نەکرایە ئەوەی گوتیەوە ڕاست نییە لەوەی تاکید بە ئەدی لۆ معاشتان نەداینێ لۆ معاشتان نەدایتە ئەو دوو لیوایی یەک ناوم پێ برێ کە معاشی نەدرابی و ئەوانە دوو ئەو ئەوانەی لەوێن دەنێکەنە ئەوە هەموو بووتە حکومی ئەوە وەزارەتە داوای کارتی دەنگدان لێ دەکات داوای نفوس لێ دەکات نسی عێراقی بەس کارتی دەنگدان ڕەبتی بە معاشی نییە کاک بیان برێن ئێڵە دەبی بینن یعنی خەڵک ئازادە حتا بستە دەنگدان تو بە خۆت دەڵێ دەبی کاگەیب کاکە جێمرێ ئەم یەک پرسیارەوە تەلەفۆن ئەم یەک پرسیار لە تو دەکەم بەڵێ لە دەنابێت ئەتو لە لای من پێشمەرگەی کاکە دەکرێت و بسی ئیشەشی قۆڕ بکەی کەتنە چی بکەی نەزانم معلوماتی تو چییە لەکرێ من ئەتو باش کاگەی بە قوربان ئەوە دەکرێت جە لێمە بەخۆ برا ئەوە جنسیە عێراقی هەیە برا ئەلۆ کاگەی بێک دەقە تەلەفۆن لۆ دەکەمەوە باشترە بۆ مشکلەی نەخسەر بکە ئاخر دەنگ خراپە لۆ خەڵک خراپە برا هەر کارتی دەنگدان نییە 50 هەویەک کە هەیە ئەوە یەک دوو ئەنگۆ ناتوانن داوای کارتی دەنگدان یعنی هەتا کەنجی نێواز لە پێشمەرگە نایەنن دەبی ئێڵە دەنگ بە جەماوەری مەبدا و بچنە دەنگدان و دەنگ بدەنەوە ئەوە مافە ماف ئەلۆ یەک دەقە بۆت دەکەینەوە لۆی دەکەینەوە برادران بە ئەو مۆزوعەیەک لا بکەینەوە کاگەیوب برا دەزانی چۆنە یەک ئێستا کام لێ ڕاستە مەسئولی ئەو دوو لیوایمە بەس کە وەزارەت فەرماندەی داوای شتێک دێ دەکەم مەجبوری بیان دەیە تێدەگەی لێم بەس هەموو پێشمەرگەکان هەیتان بەس هەندێکێ نیتی هەندێکێ هەویەی نییە هەندێکێ جنسی عێراقی نییە نفوسی نییە دەبی ئەو شتانەیە بیتن بەس تخوا کاگەی با تێکدری بگەن ئەنگۆ کە معاشتان نەدایە یان ئەوە بی لەسەر ئەو ئەساسەیە هیچ شتەکی پێ نییە یان داوای کارتی دەنگدانتان کردێ لێی نا ئەوە مەسەر دووسێ ناوە هەیە نفوسی هەویەی ساخی نفوسی نییە هەیە ساخی
ئەوە نیە فۆرمی بایعی نییە ئەو شتانە هەیە کاتی دەنگدانێ نییە کابرا کە دێ لە کلات و معاشەکەی وەردەگرێ معقول بابێ لە خۆی دەنگەکەی بابێ بسووتێنی تێدەگەی لێم کاتی دەنگدانەکەی هەبیتن بەس کاگی ئەیوب ئەوەش مافە یعنی ناتوانن ئەنگۆ جباری بکەن ئەڵە دەبی کارتی دەنگدانی هەبی چکۆ ئەوە دیارە یعنی ئەمرە لەکرا من نیە ئەوە لەسەرەوەی منە دەتانی قسە لەگەر وەزیری پێشمەرگە بکەی لەگەر مەسئولی هێزەکانی عەفتا بکەیت برێکاکە ئەو بڕیارە چییە مەسەلە یعنی ئەوە باشە کاک ئەیوب ئەوە زۆر باشە یعنی ئەو بڕیارە هەر ئەو دوو لیوایە نییە سەرجەم لیوایەکانی نەئیمە بە پارتی و بە یەکێتی و بە سۆشالیست و بە پاسۆک و بە شوعی و بە هەمووی دەگرتەوە ئەوە نییە برێ بەزە بۆ لیوای مەبی ئاگادار بە ئەها وەڵ زۆر باش ئەو ڕوونکردنەوە باشە ئەنی کێشەکەوە نییە بەس ئەوە سیفاتێکی بڕیارەکی وەزارەتی پێشمەرگەیە لەو بارە باشە چی ئێستا دەوام دەکات لە وەزارەتی پێشمەرگە تا پیا و تەلەفۆنی لە بۆ بکاتن نانە دەوێرن دەێرن کوڕ بابە قابلە چینە کاگەی خۆ چینگۆ زەلامی لە ناو بازاری لێ نادە زەلامان بە بەلاش لێ نەدایە کاکە کورنانە دەستان خۆش بێ جوانێکی کۆنتانە لە هەشتاکان کردان بە قوربان ئەنا ناوە قەزم لەوەی دێخۆ قابلە لۆ ئەمە بەزار و دەوین خۆ بە کلاشیکۆفی ئەوە ناکەین خەڵک لۆ لێمان دەترسێ بەس تەلەفۆن دەکەن ئیتر جوابیان نەداوە ئەو زۆق خۆیانە گرنگەوەی لەسەر من زۆر باشە سپاس دەکەم وەڵا کاگەی من خەڵک داوا دەکات ئەگەر نەیکەی دەڵێ ئەها تەنسیقی هەیە یان خاتریان دەگری ئەزانم خۆ یەکەم جارە قسە لەگە دەکەم دوو ئەو دیاردەیە ئەمە دەمانەوێت گەورە بکەین هەتا وازی لێ بهێنن یعنی خەڵک لە هەموو دنیا ئەمن دەمێ ئەو ڕوونکردنەوە لە خەڵک بدەم لە هەموو دنیا قەت 100% ناستە دەنگدان بڕوا بکە بەس ئەوە لە دەڤەری مێرگە سۆر لە ژیانم جێم لێ بووە ئەتون بەخۆش لە ئەوروپا لە ئەڵمانیا گەر نەچیلۆ دەنگدان 50 غەرامە دەکرێت ئەدیلۆ باسە من نەمزانیە کاگەی وڵڵاهی من ئەوم نەزانیە ئەوەم نەزانیە بڕواش ناکەم ڕەنگی ئەو قسەی ئەو لە سویدە و شتانیە لە هەموو دنیادایم و سەعات لە ئەڵمانیا هەیە لە خۆت تاقیب لە ئەڵمانیا ئەوەی نەچیلۆ دەنگدان 50 ئەوڕۆ دێتەوە ماریوەی پیاوە من نەمزانیە بەڵام کاگەی لە هەموو دنیا قەت 100 خەڵک نەچووە بەس لە دەڤەری بارزانمان زانیە بەنمونە بە ئیسراحەت دەزی دەنگەکەی خۆی هیچ کێشەی نییە نەناو لۆ بڵاوکردنەوەی کاگەی بۆیە دەڵێن مانە قەزم نەزەدە یعنی لە ژیانم ئەمن جێم لە سەردەمی سەدامیش 1970 بووە بەس لە دەڤەری بارزان لە هەموو انتخاباتەی 100 هەمووش لۆ پاردی بووە ئەگەنە لە هیچ دنیا نەبووە 100 هەبی یان ئیجباری بی خەڵکە دەرێن عسمە دەنگدان بڕوان پێنیە یان نەخۆشە یان مەسەلەن تااقەتی نییە سڕێ بگری ئەوە مافە کەس عقوبە نەدرا من بەڵێ لۆشتێک ناکە کا قادر لۆ نایوە سلێمانی برات حیمایەت دەکا پیاوی نیە تەماشاکە وەرە ئیشی خۆت هەر بکە لێرانە کورە کاگەی بۆ لەو ئەوروپایی هاتن نەبەر دەرکەی لیانداینەوە وەرە لێرە بسوڕێەوە حیمایەت بەگەردەم پیاوی نیە تەماشاکە ئەوانە لۆ ئەدە سویدەی نانی لۆ نایەوە ئێرانە وەرە ئەگەر یەکێک دەستی لۆی نای عایبی من کاگەی لەو کوردستانەی بەس لە دهۆک 400 کەس شەید بووە لە سلێمانی 20 کەس شەید بووە کەسی باڵاش بوونە خۆ من لەو هەولێرێ بووم 10 ساڵ کاگەی بۆ بەغەڵەت تێم مەگە ینی نامەوێ بچینە سەرەوەی من لەو هەولێرە بوومە 10 ساڵ بپرسە لە هەموو مزاهرەی لە پێشەوەش بوویمە چەندین جار تەقەمان لێ کرایە لەو ئەمە دەرچوویمە لە کوردستان ئیتر بزانە لە هەموو مزارە چێولێرش لە پێشەوە بوومە بەس ئێستا کەتینە ئێرە بڕوا بکە 50 شکایەتم لەسەر هەر بەس بە شکایەتی ئێستاکە 100 ساڵم دەخەنە ژۆرێ هیچ ناکرێت کۆراوزە لێشمان بکرێت ئەمە کاگەی لەو بەردەم ئەو بەردەکەی ماڵی خۆمان هاتن هەوڵی بەهەرحاڵ ئەزیەتدانیاندان وازمان نەینایە خۆ ئەوانە لێرەش وازمان لێ ناینن کێشە لەوە نییە خۆ ئەمە بەردەوامین لە پەیام و لە ناڕەزایەتیەکانی خۆمان کێشە لەوە نییە بڵێ لە ئەوروپای واتە ژیانت تەئمینە نەنا ئەمن ئەسڵان مەکی ئامێدیەوە فرسەتێکە دەمێ هەموو خەڵک بزانن چوونە ماڵی ئاگریان لە ماڵی بەردە بە قوربان کە داعش شیوە ناکە
داعش شتیوە ناکە یعنی جارە قومبەلەیان لۆ نات جارێک ئەولیاندا و من 20 جار هەڕەشەی کوشتنم لێکرایە بەس ئەو جارێ ڕوویدا قەزم یعنی کێشەی مە ئەو وازشمان نەینایە وازیش ناینێن و بە کەسیش ناپارێزرێن تۆزەک مەزالی منیش بدە ئەوانە دوو حەدەرێت بیکەسی تەقەی دەکەێت دەبا ئەمنیش مەزالی من بدە ئاخرەت دەڵێ وەرەوە بەڵێ فەرموو ئەتوو کاتی و کوردستان وعد عادی من هەتا سواری تیارەش دەکەمە پیاویش نێ تەماشاکە ئێ چ لێ بکەم لەوە زیاتر کاکە لە هەولێرش کاکە ئێبرا من نینەوە قەرات و ئەگە بێمەوە کوردستان ئەیان بە چاردەوروبەری قەراتێ و فلکەی چەپ و منارە و دوو کۆرانی کوران و نەچمەوە دیڤەگەی یعنی سەردانی کوردستان تستامی هەیە ئەمە بیرەوەریمان لەگە ئەو شوێنانە هەیە خۆ وانە بەهەرحاڵ کاگەی خۆشحاڵ بووم دەستی شت خۆش بی سوپاس بۆ وەڵامەکانت سوپاس بۆ پاڵپشتی شت خەتمایلی خۆمان بە لەوێندەر بەردەوام بە باشە بۆ لە خزمەت داینە مەمنون سوپاس کاگەی زۆر سوپاس زۆر سوپاس بەڵێ پەیسەکی خۆمانەیە تەماشاکە لۆ خۆت بزانە ڕەخنە و مەخنەت چ هەیە دەزانم مانگۆ دەزانین چێ کاگەی وەڵا ئەو حالەمە بەس خەڵک ڕۆحی چووە لە دەنگم دەڵێم قادر نادرم قەپات دەکەم ئێ نازانم هەروە قسە لەگە خەڵک دەکەین وانی قسە لەگەر بکە ئەوەیە جێژەکە دەترسی ئاخر لەبەرەوەی کونیە خراپە بە قوربان لۆ تو ناترسی لۆ خەڵکشکە ناترسێ لەگەرمان قسە دەکا بەس ئەوانەی کونییان خراپە دەترسێن برا کێشە لەوەدایە خۆگەنا بە زار و دەوین خۆ ئەمە نە خەڵک سجنمان هەیە نە تەعزیبمان هەیە زار و دەوە بەس خەڵکە دەزانی مەلەفی هەردەدرێتەوە بۆیە دەترسێ زۆر سوپاس کاگەی زۆر سوپاس لە خزمەت دامە بەسەر سەر و بەسەر پێخۆش حاڵیش بووم هیوادارم زوو تەلەفۆن بکەیەوە باشتی زەرور هەبی دوو خەڵکی وەچیمە لە کوردستانە کاگەی دیفاع لەو خەڵکانە بکەن ئەو ئەمە لە دەرینە حکوومەتەک هەیە بەس ئەو خەڵکانەی لە کوردستانن ڕوبەڕووی ئیرهاب دەبنەوە دیفاع لەوان بکەن دەی سوپاس دەکەم کاگەی هەروەمان لێ کردەوە وەشی دەکەن تەماشای پەیسەکەش بکەم ئەو خەڵکەی دەبینم ئیشی من نییە بەڵێ بەس سێزگم بەو خەڵکەی دەستێوانە ئەوەی پێم بکرێ بەژێرەی توانە هاوکاری دەکەم یارمەتی دەدەم ئەوم پێ دەکرێت وایە نام قەزم لەوەیە کە کاتێک ڕوبەڕووی ئیرهاب دەبنەوە نەک مەسەلەی مادی زۆر سوپاس کاگەی بۆ تەلەفۆنە کاتێک خۆش